سلاف بینرین زاری کرمانجی نوکامل نخوشخانه گشتیا قضا میرگه سوری کل ویری روزانه بجین حالات قضا میرگه سوری روزانه بو ورگتنا پیدا وسیت چهار سری تندرستی سردان و نخوشخانه کن با بزاین دخو پیدا وسیت و نخوشخانه چنه هر وقت ما و رابردوج دا بجین آمیده که سونری بجین مسینگا رزدار مدام مصطفی بارزانی بو و نخوشخانه دا بین کرد با بزاین خو پیدا وسیت و نخوشخانه چنه هر وقت هوی داو درمان و نبونا پزشکت خوجه دا خود بوی تکیش بو و نخوشخانه ده حول دین دکتر هرمی ریو برا نخوشخانه قضا میرگه سوری ورگیم با بزاین دخو کیش و گرفت نخوشخانه چنه دکتر اگر هاوکار بود گرم زور سپاس بو در فته ببوره دکتر وکی زاری کرمانجی زور جلکاتی جناب شدگین چون که دیتمان مراجعه کی زورت هبو دکتر اگر من باز بکید خو ایو نخوشخانه گشتی میرگه سور دخو تا چند توان نیتونه کم کوریکانیان بلین کم کوریکانی او خلقی که لسنوری قضا میرگه سور پر بکنه ولا روی تندرستی و پێشەکی بەخێر بێن زۆر سپاستانەکەین وڵا بەنسبەت کەم و کورتی تەندروستی ئەکید لە هەموو شوێنێک بەشی خۆی هەیە نەمانتوانیوە یعنی بە شێوەی ئەوەی کە خۆمان ئەمانەوێ بۆ نەخۆشەکانی جێبەجێ بکەین هۆکارەکەشی یعنی هەر لە سەروتری خۆمانەوە ئەو دەرمانانەکەمی دەرمانەکە دێتە کوردستانیان کە دێ بەشەکان تەوزیع دەکرێن بەنسبەت دەرمان ئێمە پێشتر دەرمان باشتر بوو بەس ئێستا کەمترە نەخۆشەکانمان زۆرن سەردانیمان زۆرە چونکە ئێمە تقریبان 63000 نەفوس لەسەر نەخۆشخانەی بێرگە سۆرە پێشتر زۆربەی زۆری ئایتمەکانمان هەبوو بەس ئێستا بۆ نمونە لە درێژخایەن ئێمە 927 بۆ 1100 یعنی 927 ناویان نووسرایە لە لامان مانگانە 1100 نەخۆش سەردانمان دەکەن بۆ مزمینەوەتە درێژخایەنیان هەیە پێشتر لەوانە بوو بۆ نمونە ئەگەر 4 ئایتم هەبی ئایتمێک لە دەرێ بکڕن دەرمانێک بەس ئێستا لەوانەیە 2 هەبی 3 لە دەرەوە بکڕن و سعریشان زۆر گرانە اما بو نخوشش بارگرانی بو ایمش یعنی نخوشه یعنی دکتور رنگ برین نخوشیک ل حتی لسیل که ل سنوی ناحیه پیرانیان ل بارزان سردانی او نخوشخانه بکاتن اگر داو درمان نبیتن مثلا بوچی سردانی او نخوشخانه بوچی هولتان نداوه همو او داو درمانی که پیوستن دابین بکن زور هول مان داوا و بپی آماریش به اما ما زیاتر لوی که پی مان دادری بس بپی آمارک او درمانان من پی نداری يعني كمتر لحد يخومان بيدا دري وهول مان داو قسشمان كردو سري خوشمان لهول دان كزياتري كم بومان شو براستي نخوش زور يعني لا شوني شي زور دوره ودي ديت ايري مدلين نيا وباري ماديشي وا باشني اروالا درو بيكري لدرو زور غرانا بله دکتر بلین پیشماوی که نوسینگی رزدار ملا مصطفی بارزانی بلین با هوکل اگر برای گشت تندرستی اداره سوران آمریکی سونری بو نخوشخانه دابین کرد او تا چند توانی تو که شکانی او نخوشخانه پر بکاته ولا گل اوش او پیوستان بچه آمریکی بو نخوشخانه که دابین بکریتن راستی دست خوشیان لیده که لیره چون که آمری سونر زور پیوز بو نخوشخانه زور نخوشه تو اگر سونر نبی تشخیصکت غلط دبی يعني نما دزاني شبكين دستيان خوش بجاري كزور بيزوري أو مشكلان أو نواقصاني كما هم بو ببني سونركوا الحمد لله استا مشكلة شيء وعمانيا أمريكانيش زور يعني وكنا خوش خاني شيء ميرجسور شويني شو كميرجسور بيستي بزور أمير هيا بس حتى استا دستيان خوش بي زور بيزوري أواني كدوام من كردو مكتبي جنابيان بماني دابين كردو نبونی پزیشکی خوجه اول بوده که شبوی و بلین لهمو بشکان بلین او بشانه که لناو نخوشخانه که هنه همو بشکان پزیشکی خوی هیا راستی پزیشک من نیا نبونی او پزیشکانه مشکلی زوری بو من درست کردو یعنی اوی که چشی سرچی نخوشخانه مرگ سورا پزیشکا کانا و هر وها اوانشی کماون توا هیا لدو سال زیاتر لیره یعنی داوای روشنوا دکات دوا مکی پیناکری ماندوا زور هول ماندا و کبدیلیان بیت دكتوري بديل بيت إيرو أوان بقرينوا يان دكتوري نوي مامبوبي بس نيا يعني أول شيء سرتي نخوشخاني ميرجا سوري يعني جيجا لأميرا كان هندق لأمير مان كني معنا زور بيويستا بزيش كيش نيا دكتور اگر باسی آماری بکن برین تایبەتی لە ماوەی مانگی ڕابرد برین مانگی هەفتە گەر وەرگین داخۆ چەند نەخۆش بە شێوەی گشتی سەردانی نەخۆشخانەیەکی کردووە و توانێتانم بڵێن چەند چارەسەر بۆ نەخۆشەکان بگەن چ لە ڕووی لەشتەرگەریەوە بیتن یان داو دەرمان هەر بەشێکی دیکە بالنسبة سرداني كردني بيانيان 2420 نخوش سردانيان كردوا سرداني كردني فرياكوتن 1715 خواندل نخوش خاني فرياكوتن 110 كزبون عملياتش بشويشي قشتي كبرى وصغرى ووسطى 66 عمليات بوا سرداني كردني ددان 399 رودا وكان 120 كزبون تيشك 442 تيشك جيرايا سونر 507 سونر مختبريش ببي فحوصاتي فيروسات شكا او اماركي جوازه هشت بمن نهاتوا 13489
ئەوەمان بۆ کراوە ینی فەحسمان کردو بەنسبەت هەندێک ئامێر کە ئێمە زۆر پێویستمانە مەسەلەن کورسی ددانمان دەوێ کورسی ددان ئێمە دکتۆرەکانمان یان لە هەفتەکەیە دکتۆرمان هەیە پزیشکی ددانمان هەیە لە نەخۆشخانەی مێرگە سوور بەس کورسیمان نییە ئیش ناکەن ینی چەند جارێک داوامان کردووە و چاوەڕین ئینشاءڵڵا ئەو داواکاریشمان جێبەجێ بکەن لەگەڵ جیهازێکی ئیکۆ پێشتر ئامێرێکی ئیکۆی دڵە ئیکۆی دڵ دەکا پێشتر هەمان بوو کۆن بوو ئیش ناکە ئینشاءڵڵا ئەویشمان بۆ دابین دەکرێن داواکارین کورسی ددان لەگەڵ ئامێری ئیکۆمان بۆ بکرێت بۆ دابین بکرێت بەس دکتۆرە زۆر جا بڵین ئەو نەخۆشانەی کە سەردانی نەخۆشخانەکە دەکەن باسلەوە دەکەن بڵین کە فەحسێکە یان سۆنەرێک یان هەر شتێک دیکە بکەین ماوەیەکی زۆری پێ دەچێتە تا دێتەوە هۆکار چییە؟ زۆر جار بەنسبەت مختبەرەوە ئێمەش خۆمان جارجارێک تەداخل دەکەین دەبینی هەندێک جار جیهازەکە دەبی هەموو ئەوەکانی بەکار بێ ئەو جایشی پێ بکەن یعنی ناکرێ مەسەلەن کیتێک بەکار بینی بۆ یەک نەخۆش بۆ یەکسەر بیدەیتەوە ئەو زیاتر یعنی جەماعەتی مختبەر بۆمان ڕوون دەکەنەوە سەبەبەکەی هۆکارەکەی ئەوەیە فەحسەکانی تریش سۆنەر ماشەڵای لێبێ ئەگەر تەماشای سۆنەرتان کردبێ یعنی ئەگەر تو بتەوێت سۆنەرێکی پوخت و ڕێک و پێ بۆ نەخۆشێک دەبی زۆر بەجوانی سۆنەرەکەی بۆ بکەیت ناکرێ من 45 نەخۆش لە سڕی سۆنەر وەستایە بە پەلا سۆنەر بکە لەوانەیە ینی هەڵەیەک دروست ببێ فەدەبی بەجوانی بکە ڕۆژانە 45 نەخۆشی سۆنەرمان هەیە یەک دکتۆریشمان هەیە سۆنەر باشە دکتۆرە زۆر سپاس بۆ ئەو دەرفەتت کە بە بینەرانی زاری کرمانجیدا بەڵێ بینەری زاری کرمانجیەوە گوڵی بووی دکتۆرە جەلال ڕێبەرە نەخۆشخانە گشتیە قەزا مێرگە سۆرێ بوو و باس هەندێ کرد باسلوان کێشە و گرفتا کرد کل سنوورێ بێژی نەخۆشخانەوان هەنە هەروە باسلوێ ئامێرێژی کرد و ئامێرا سۆنەرێ بوو کل لای نووسینگار ڕێزدار مەلە مستەفا بارزانی بۆ وێ نەخۆشخانە هاتیە دابینکردن تازە ئەگەر تەماشا بکەن کل سەرشاشش را دیارە و هەمی ئەو نەخۆشێت هەمی ئەو کەسن کو بێژی نەخۆشن کو سەردان ئەوێ نەخۆشخانەی کردیە بۆ وەرگرتنا چارەسەریات هەندروستی ئەوەکو لێرم مثلا هەمی ئەو خەلکە چ ئافرەد من چ پیا بنیان منداڵن هەر یەکێل بەشێکی بێژین یە هەوڵدان بۆ ئەوەی سەردانا بەشێ خۆیان بەشێکی دیکە بکەن بۆ ئەوەی بژین چارەسەریات هەندروستی وەربگرن و بگەڕێنە ماڵەوە هەمی ئەوە ئەگەر تەماشا بکەن ئەوە بەشێ هێلکاریات دلە ئەوە بەشێ ئەوە هەمە بەشێ دیکەنە بەشێ چا پسپۆریا چاوە نەشتەرگەریە هەناوە هەروەها زۆر بەشێ دیگەنە ئەوە هەمی ئەو خەلکە کولێرە سەرداناوێ نەخۆشخانەی کردیە بۆ ئەوەی بوو وەرگرتنا چارەسەرێت تەندروستی اگر ناصر تاها بجین کامیرامان ما هاوکار بید او آمیره کلای نویسینگه ها رزدار ملا مصطفی بارزانی هاوکاری دیگه برابرات گشتیا تندرستیا اداره سوران بو و بجین نخوشخانه گشتیا مرکز سوری هاتی دابین کردن و کو ریبران نخوشخانه جی آماجه پیدا کو اف آمیره بجین روزانه کو او کسیت کو سردان و نخوشخانه کن زیاتر 45 کسالی رسونر بوده دگرنه و سردان بجین هاو بشید کو وان پزیشکا بو نویسی لیره سردان وان کنه بو ورگرتنا چاره سری و تندرستی کو دکتر هرمی آماجه پندیگر کو بجین تابتی اگر آمارا بجین مانگا را بردو باز بکن کو روزانه زیاتر 100 نخوشه هر و مانگا نجی زیاتر 2000 نخوشه سردان و نخوشخانه کنه و پیوستی پندک آمیری دیگه هی بو بین دابین کردنی او جی بشین زیاتر خدمت نخوشه و دبری بکنه